بەناوی خودای گەورە و میهرەبان. سڵاو قوتابیانی ئازیزی پۆلی 12 زانستی. لەوانەیەکی دیکەی فیزیا دێینە سەر بابەتێکی گرنگ لە بەشی یەکەم، ئەویش هاوچێشەکانی جوولەی بەخول بە گۆشە تاودانی ڕێک. هاوچێشەکانی جوولەی بەخول بە گۆشە تاودانی ڕێک. لە پۆلی 11 هاوچێشەکانی جوولەی بەهێل بە تاودانی ڕێک خوێندوتانە. هاوچێشەکانی جوولەی بەهێل بە تاودانی ڕێک خوێندوتانە کە ئەو چار هاوچێشەیە. لە بەرامبەر هەر هاوکێشەیەکی جوولەی بەهێل هەمان هاوکێشە بەکاردێت بۆ جوولەی بەخول. هەمان هاوکێشە بەکاردێت بۆ جوولەی بەخول. تەنها لادان دەبێتە گۆشە لادان، خێرایی دەبێتە گۆشە خێرایی و تاودان دەبێتە گۆشە تاودان. لادان دەبێتە گۆشە لادان و خێرایی دەبێتە گۆشە خێرایی، تاودان دەبێتە گۆشە تاودان بۆ جوولەی بەخول. گۆشە لادان دەلتا ثێتایە، گۆشە خێرایی کۆتایی ئۆمێگا سەب ئێفە، گۆشە خێرایی سەرەتایی ئۆمێگا سەب ئایە، گۆشە تاودانیش ئەلفایە، گۆشە تاودان ئەلفایە. با بێنە سەر باسکردنی هاوچێشەکان. هاوچێشە یەکەم بۆ جوولەی بەهێل V سەب F یەکسانە V سەب I کۆ ئەی دەلتاتی. V سەب F یەکسانە V سەب I کۆ ئەی دەلتاتی. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێ ئەگەر دەلتا X نەدرابوو نەداواکراویش بوو. ئەگەر دەلتا X لادان نەدرابوو نەداواکراویش بوو، بە هیچ شێوەیەک باز نەکرابوو. لە بەرامبەر ئەو هاوچێشە ئەو هاوچێشەیەمان هەیە ئۆمێگا سەب F یەکسانە ئۆمێگا سەب I کۆ ئەلفا دەلتاتی. ئۆمێگا سەب F یەکسانە ئۆمێگا سەب I کۆ ئەلفا دەلتاتی. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێت ئەگەر دەلتا ثێتا نەدرابوو نەداواکراویش بوو. ئەگەر دەلتا ثێتا نەدرابوو نەداواکراویش بوو، واتە گۆشە لادان بە هیچ شێوەیەک باز نەکرا. هاوچێشەی دووەم بۆ جوولەی بەهێل دەلتا X یەکسانە V سەب I دەلتاتی کۆ 1/2 ئەی دەلتاتی دووجا. دەلتا X یەکسانە V سەب I دەلتاتی کۆ 1/2 ئەی دەلتاتی دووجا. ئەگەر چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێت ئەگەر V سەب F نەدرابوو نەداواکراویش بوو. V سەب F نەدرابوو نەداواکراویش بوو، واتە بە هیچ شێوەیەک V سەب F خێرایی کۆتایی باز نەکرابوو. لە بەرامبەر ئەو هاوچێشە بۆ جوولەی بەخول ئەو هاوچێشەمان هەیە دەلتا ثێتا یەکسانە ئۆمێگا سەب I دەلتاتی کۆ 1/2 ئەلفا دەلتاتی دووجا. دەلتا ثێتا یەکسانە ئۆمێگا سەب I دەلتاتی کۆ 1/2 ئەلفا دەلتاتی دووجا. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێ ئەگەر ئۆمێگا سەب F نەدرابوو نەداواکراویش بوو. ئەگەر ئۆمێگا سەب F نەدرابوو نەداواکراویش بوو، واتە گۆشە خێرایی کۆتایی نەدرابوو نەداواکراویش بوو، بە هیچ شێوەیەک باز نەکرابوو. هاوچێشەی سێم بۆ جوولەی بەهێل V سەب F دووجا یەکسانە V سەب I دووجا کۆ 2 ئەی دەلتا X. V سەب F دووجا یەکسانە V سەب I دووجا کۆ 2 ئەی دەلتا X. چ کاتێک هاوچێشە بەکاردێ ئەگەر دەلتاتی نەدرابوو نەداواکراویش بوو. ئەگەر دەلتاتی کات نەدرابوو نەداواکراویش بوو. لە بەرامبەر ئەو هاوچێشە بۆ جوولەی بەخول ئەو هاوچێشەیەمان هەیە ئۆمێگا سەب F دووجا یەکسانە بە ئۆمێگا سەب I دووجا کۆ 2
ئەلفا دەلتاتی ئۆمێگا سەب ئف دووجا یەکسانە بە ئۆمێگا سەب ئای دووجا کۆ دوو ئەلفا دەلتا ثێتا. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێت چکاتێک ئەو هاوچێشە بەکاردێت ئەگەر دەلتاتی نەدرابوو نەداواکراویش بوو ئەگەر دەلتاتی نەدرابوو نەداواکراویش بوو ئەگەر دەلتاتی نەدرابوو نەداواکراویش بوو. دێنە سەر هاوچەی چارەم. هاوچەی چارەم دەلتا ئێکس ئەوە بۆ جوولەی بەهێل دەلتا ئێکس یەکسانە بە 1/2 ڤی سەب ئای کۆ ڤی سەب ئف جاران دەلتاتی دەلتا ئێکس یەکسانە 1/2 کەوانە ڤی سەب ئای کۆ ڤی سەب ئف جاران دەلتاتی. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێ ئەگەر ئەی نەدرابوو نەداواکراویش بوو ئەگەر ئەی لادان ئەوە تاودان ببوورە ئەگەر تاودان نەدرابوو نەداواکراویش بوو. لە بەرامبەر ئەو هاوچێشە بۆ جوولەی بەخۆل ئەو هاوچێمان هەیە دەلتا ثێتا یەکسانە 1/2 کەوانە ئۆمێگا سەب ئای کۆ ئۆمێگا سەب ئف جاران دەلتاتی دەلتا ثێتا یەکسانە 1/2 کەوانە ئۆمێگا سەب ئای کۆ ئۆمێگا سەب ئف جاران دەلتاتی. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێ ئەگەر ئەلفا گۆشەلادان نەدرابوو نەداواکراویش بوو ئەگەر ئەلفا گۆشەلادان گۆشە تاودان نەدرابوو نەداواکراویش بوو. چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێت چ کاتێک ئەو هاوچێشە بەکاردێت ئەگەر گۆشە تاودان نەدرابوو نەداواکراویش بوو. واتە لە هاوچێشەی چارەم بە هیچ شێوەیەک باسی گۆشە تاودانی نەکردبوو نەدرابوو نەداواکراویش بوو نەدرابوو نەداواکراویش بوو. تێبینیەکەیە بە نسبەت هاوچێشەی دووەم ئەگەر بێت و لە جەهان دەزان لە پرسیار دەداتن دەڵێ ئەگەر لە پرسیار وتی وەستا یان بوەستێت ئەوە یەکسەر ئۆمێگا سەب ئف سفرە ڕاستە نەیدایە بەڵام دەڵێ چ وەستا یان بوەستێت ئۆمێگا سەب ئف سفرە. تەمان تێبینیەکمان هەیە تێبینیەکەش لەم هاوچێشانەدا گۆشە خێرایی سات ئۆمێگا گۆشە خێرایی ساتیە گۆشە خێرایی ساتی خولانەوەی تەنەکە دەنوێتن نەک ناوەندە گۆشە خێرایی واتە ئەو ئۆمێگا سەب ئێفە گۆشە خێرایی ساتیە بۆ خولانەوەی تەنەکە نەک ناوەندە گۆشە خێرایی. با بێنە سەر شیکاری نمونەی یەکدار لەسەر ئەو بابەتە. دەڵێ چ پرسیارەکە تای پاسکیلێکی هەڵگەڕاوە 11 ڕادە واتە چ دەلتا ثێتایەکە گۆشە لادانەکەی 11 ڕادە دەبڕێت لە دوو چرکەدا واتە کاتەکە دوو چرکە. ئایا گۆشە تاوداری تایەکە چەندە ئەگەر گۆشە خێرایی سەرەتایەکەی دوو ڕاد لەسەر سێکەند بێت ئەوە چیاوە ئۆمێگا سەب ئای. لەو پرسیارە بە هیچ شێوەیەک باسی گۆشە خێرایی کۆتایی نەکردووە کەواتە هاوچێشەی دووەم بەکاردێت لە هاوچێشەی دووەم ئەو هاوچێشەی دووەم بە هیچ شێوەیەک باسی گۆشە خێرایی کۆتایی ئۆمێگا سەب ئێفی نەکردیە کەواتە یەکسەر ئەو هاوچێشەیە بەکاردێنین. هێش بۆ شێوەی ئۆمێگا سەب ئای گۆشە خێرایی سەرەتاییدایە دوو ڕاد لەسەر سێکەند ئەوەتە و کاتیشیدایە ئەوەتە دوو چرکە کاتیشیدایە و لادانەکەشی دا 11 ڕاد کەواتە هاوچێشە بەکاردێت دەلتا ثێتا یەکسانە ئۆمێگا سەب ئای دەلتاتی کۆ 1/2 ئەلفا دەلتاتی دووچە دەلتا ثێتا یەکسانە ئۆمێگا سەب ئای دەلتاتی کۆ 1/2 ئەلفا دەلتاتی دووچە. ئەو دراوانەی کە لە پرسیارەکە درایە لە شوێنیان دادەنینەوە پرسیارەکەی پێشکار دەکەین. لێرە داوای ستەکە گۆشە تاودان ئەلفا چەندە تەمان گۆشە لادانیدا 11 ڕادە گۆشە خێراییەکەشی ئیسەرەتایەکەی دایەتی ئەوتە
دووڕە دوو جارە کاتەکەش دوو سرکەیە کۆ 1/2 ئەلفا گۆشە تاودان نەیدایە ئەمە دەمانەوێ ئەوتە نەیدایە دەمانەوێتن هەر ئەلفایەکەی دادەنین جاران کاتەکە دوو چرکە دووجا یەکسانشە 11 دووجار دەکات 4 کۆ 1/2 یەکسانە بە نیو جاران ئەلفا جاران 4 دوو توان دوو دەکات 4 بەم شێوەیە لەدە 11 یەکسانە 4 کۆ 2 ئەلفا چارەکە دەبینە ئەو بەرە دەبینە یان هەردوو لای کەمی چاری دەکەین دەبێتە 11 کەم 4 یەکسانە 2 ئەلفا 11 کەم 4 یەکسانە بە 7 یەکسانە بە 2 ئەلفا ئەلفا یەکسانە 7/2 دەکات 3.5 ڕات بە هیوای سوود لێبینین قوتابیان